دەسەڵاتی ناوەندی و خۆسەپێنی سووریا بەرەو شەڕی ناوخۆ دەبات. کۆتایی ساڵی ڕابردوو ڕژێمی بەشار ئەسەد هەرەسی هێنا، دەسەڵاتێکی نوێ لە دیمەشق پێکات. دەسەڵاتی نوێی سووریا هەر لە سەرەتاوە لە ژێرناوی یەکپارچەی سووریا نیازی خۆی بۆ سەرکوتکردنی پێکاتەکان دەرخست لە نێویاندا ڕۆژئاوای کوردستان. هەرچەندە ڕێکەوتنی سەرکاغەز لە نێوان دیمەشق و حەسەکە واژۆ کرا، بەڵام هەرگیز هەنگاوی کردداری نەندرا بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە. بەڵکو و سووریای نوێ بەرەو ناوەندێتی زیاتر هەنگاوی ناوە. سەرڕای پشتیوانیکردنی لەلایەن پێکاتەکان و وڵاتانی ئەوروپا، ئەمریکا و کەنداوەوە دەسەڵاتی نوێی سووریا لە بری ئەوەی مژدەبەخش بێت، بەڵام هێرشی بۆ سەر عەلەوی و دروزەکان دەستی پێکردو، هەڕەشەی هێرشیش دەکات بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. سەبارەت بە سیستەمی سیاسی سووریای نوێ لە تەمووزی ئەم ساڵ، تۆمباراک نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا بە هەموو شێوەیەک پشتیوانی ئەمریکای بۆ هەر جۆرێکی فیدرالیزم ڕەتکردەوە، ئەوەش نیگەرانی پێکاتەکانی لێکەوتەوە. دوای وتەکانی تۆمباراک، جەختکردنەوەی حکوومەتی کاتی سووریا بە سەرکردایەتی ئەبوو محەممەد جۆلانی ئەحمەد شەڕع زیاتر کردو، بە توندی فیدرالیزمیان بۆ سووریا ڕەتکردەوە و پێیان وایە فیدرالیزم سەردەکێشێت بۆ ناکۆکی و پشێوی. ناوەندەتی بۆ سووریا بە پێیوتەی نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا و دەسەڵاتی کاتی سووریا، هێشتنەوەی دەسەڵاتی ڕەهای لای گروپی تەحریر شام هەتەشا ئەوەی مەترسیەکان بۆ سەر سووریا زیاتر دەکات. زۆرینەی هەتەشا پێشتر بە بیرروڕای توندڕەوی گۆشکراون و باوەڕیان بە پێکەوەژیان و سیستەمی دیموکراسیە. گۆڤارێکی ئەمریکی هۆشداری دەدات ڕەتکردنەوەی فیدرالیزم سووریا بەرەو شەڕی ناوخۆ دەبات. ترسی پێکاتەکان لە قۆڕەخکردن و هێشتنەوەی دەسەڵات لای ناوەند بۆ ئەوە دەگەڕێتەوە پێکاتەکان هەرگیز باوەڕ ناکەن مافەکانیان لەلایەن دەسەڵاتی ئێستای دیمەشقەوە فراهم بکرێت. ئەوەش هاندەری سەرەکیانە بۆ داواکردنی ماف لە دەسەڵاتێک کە باوەڕی بە پێدانی مافی یەکسان نییە بە پێکاتەکان. باوەڕ نەبوون بە پێدانی ماف بە پێکاتەکان سووریا بۆ شەڕی ناوخۆ دەبات، بۆیە هاوبەشەکانی سووریا لە نێویاندا ئەمریکا پێویستە هاندەری دابەشکردنی دەسەڵات و ناناوەندێتی بن. بە پێچەوانەی دیدگای ئەمریکا و دەسەڵاتی نوێی سووریا، ئێرشکردنا سەر عەلەویەکان و دروزەکان و کوشتنی هەزاران عەلەوی و دروزی دەرخەری ئەو ڕاستیەیە زۆر قورس و مەحاڵە حکوومەتێکی یەکگرت و ناوەندی لە سووریا دروست بکرێت. بەپێی راپۆرتەکەی فۆرین ئەفئێرس، مەترسیدار دەبێت بۆ سووریا ئەگەر بێوێت حکوومەتێکی ناوەندی پێک بێنێت، هەموو دەسەڵاتەکان لای خۆی بێڵێتەوە و پێکاتەکان بگاتە دەرەوەی هاوکێشەی بەڕێوەبردنی سووریا، چونکە ئەوە پێکاتەکان بۆ بەرگریکردن لە بانفەکانیان هان دەدات. سووریاش بۆ شەڕی ناوخۆ ڕادەکێشێت. هەروەها سووریا دەبێتە ناوچەیەکی لەبار بۆ دەستێوەردانی ئێران و ئیسرائیل. گۆڤارە ئەمریکەکە نمونەی عێراقی پێشکەش کردووە بۆ پشتیوانیکردنی دیدگاکەی لەسەر سووریا و ئاماژە بەوە دەکات هەرچەندە کێشە و ناکۆکیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان بەردەوامن، بەڵام بەبێ فیدرالیزم کێشە و ناکۆکیەکانی ئەو دوو قەوارەیە زۆر زیاتر دەبوون.